بینەرانی خۆشەویست سڵاوی خواتان لێبێ لە بەرنامەی بەرهەمی خۆمانە لە کەناڵی خۆشەویستی کوردانە هاتینەوە لاتان ئەمڕۆ لە قەزای سۆرانین لە ڤیستیڤاڵی بەرهەمە خۆماڵیەکان فەرمونیەوە لەگەڵمان بن لەم ڤیستیڤاڵە. خاتون سڵاو لەگوی وەش بەخێر بن سەرچاوان بەخێراتنی کەناڵە جوانەکەتان دەکەین کەناڵی کوردانە بەرهەمەکانی ئەو ساڵمان بەرهەمی زۆمە کە پێک هاتووە لە ماستی خۆماڵی و پەنیری کەشکەڤاڵ بە چار جۆرەوە و هەروەها پەنیری تۆڵەمی 6 مانگی. خەڵک ئەمڕۆ هاتوون بۆ ئەم ڤیستیڤاڵە خەڵک دەڵێن چی سەبارەت بە بەرهەمەکانیەوە تا چەند ڕان لە بەرهەمەکانیەوەیە؟ بەڕاستی خەڵک زۆر بڕای لە بەرهەمەکانیمان خاستن چکە بەرهەمەکانمان سروشتی خۆماڵین لە شیری جوتیارانەوە بەرهەم بوو کە پێک هاتووە لە ماست بە 3 قەبارەوە و هەروەها پەنیری تۆڵەمی 6 مانگی پەنیری کەشکەڤاڵیشمان هەیە کەشکەڤاڵی بلوک و هەروەها پێک هاتووە لە پەنیری کەشکەڤاڵی کەزی و ڕیشاڵی و تۆ. بەرهەمەکانمان زۆر سروشتی خۆماڵی لەبەرەوە کە گوت سروشتی خۆماڵی خەڵکەکە زیاتر مدبین دەبی حەزەکە تام بکەوە زۆر ڕاشی لێ هەتا ئێستا شکر تووشی ئەوەش نەبووینە خەڵک زۆر ڕای لێ بەڕاستی. بۆ خۆشت ڕاد لێ لە بەرهەمەکان بەکاردێنی؟ خۆم ڕای لێ نەبیت یانی قسەی لەسەر ناکەم بەڵێ بێگومان هەموو بەرهەمەکان بەکاردێنم خاستن پەنیری تۆڵەمی 6 مانگی کە بێوێنەیە یعنی تا بڵێ وەسف ناکرێ بەڕاستی ماشەڵڵا کارگەی زۆم کارگەی نوێ دەکاتەوە نوێترین بەرهەمی وابزانم کارگەی لە ئاکۆیان لە ڕوان ساڵەمان نوێترین بەرهەمی ئەو ساڵەمان پەنیری کەشکەڤاڵە کە بە چار جۆرەوە بەردەستە پەنیری کەشکەڤاڵی بلوک هەروەها کەزی و ڕیشاڵی تۆپیشمان بەردەستە. تا چۆن خۆشحاڵی لەو کارگەی ئیش دەکەی کە هەلیکاری ڕەخساند؟ زۆر خۆشحاڵم یعنی شانازیە کە لە شەریکی کۆمپانیایەکی ئیش بکەیت کە کۆمپانیای زۆمە هەلیکاری بۆ زۆربەی گەنجان ڕەخساندووە و هەروەها نەک لە گەنجانەوە لە گوندنی شینانەوە زۆر خۆشحاڵی و سەربەرزیە کە لە شەریکەیەکی وا سەربەڵند. ئەمڕۆ لێرە خەڵکی بیانیشمان بینی شتەکانیان تێزەکە بەدڵیان بوو. بەڵێ وەیە شەرت ئەوە نییە ئیلا لە کوردستان بیت زۆر خەڵکمان هەیە لە دەرەوە دێ مەسەلەن لە تورکیا لە ئێران لە دەرەوە دێتن زۆر ڕای لە بەرهەمەکانی زۆمە کە ئەزانی بەرهەمەکە سروشتیە یعنی بێشک ئەتوانی تام بکات و بەکاریشی دێنێ زۆر بەدڵنیایە. کاگە سڵاوی خوات لێبێ. سڵاو لەم گۆش بێ. ئەوڕۆ لەو ڤیستیڤاڵی بەشدار کردو لە کوێ هاتووی بەشدار کردەوە بە چی بەرهەمێکی بەشدار کردووە؟ ئێمە لە گوندی ساواسەر بە قەزای خەلیفان بەشداریمان لە سێمین ڤیستیڤاڵی ئیدارەی سەربەخۆی سۆران کردووە. بە چ بەرهەمێک بەشداری کردووە ئەوڕۆ بەرهەمەکان چین؟ زیاتر لە 20 جۆر بەرهەم بەشداری لەم ڤیستیڤاڵە گوڵە بەڕۆژەیە کوندرا شووتیە نانە قەیسیە نانە حەلووکێ نانە هەنجیرە خەیارە هەنجیرە مەڕەبایە هەنجوینە هەرمیە ترەیە سرکەیە. ماشەڵڵا ئەو بەرهەمان ئەوی کوێنەوە ئەم بەرنەمە ئەو هەموو بەرهەمان هەمووی گوندی ساوایە زیاترش لەو بەرهەمانەمە هەیە بەس ینی جێگە و ڕێگەی پێویست نەبوو وەختی هەموو بەرهەمەکانیش نەبوو ئێستا. بەڵێ کاکە تۆ گەنجێکی ئەو جلوبەرگەت پۆشی ئەو جلوبەرگە هی کوێیە ئەوە پۆش؟ ئەو جلوبەرگە سووتیانە. بەێ ئەتو سوورتی؟ بەێ دەی لە ساغ بێ خوا بەرگەتی لێ بخای ئینشاڵڵا. سەلامەت بی بەخێرن سەر چاو.
ئەوڕۆ لە ڤیستیڤالە چاومان بەو جۆرە هەنارەکەوت ماشەڵڵا قەبارەیەکی گەورەی هەیە ئەوە لە نەمامگەی ئاکۆیان پەروەردە دەکرێ هەر لێرە لە سنووری قەزای سۆران بەڕاستی شتێکی زۆر جوان و تایبەتە هەرم شتیوام نەدیوە هەنار ئاوا گەورە بەڕاستی شتێکی زۆر تایبەتە. خاڵە گیان سڵاوی خوارد لێبێ سڵاوی خوای لە تو لە هەموو جەماعەتی بی لە هەموو مسڵمانان بخوا سەلامەت بیخوا لێ ڕازی بێ جەناب بە خۆت و بە کەناڵت لە خوای بەزیادی الحەمدولله الحەمدولله ئەوڕۆ لێرە لەو ڤیستیڤاڵەی بەشدار بوویەوە بەڵێ ئەری وەڵڵا ئەوە چ بەرهەمێکتی ناوە خەڵک پرسیار دەکەوە چیەوە توتنە نینایە ئەوە جاترەیە ئەوە سرکەیە ئەوە دۆشاوی ئەولایە ئەوە مێوژن ئەوە توتن بۆ خۆت کردووە لە کوێت کردو ئەوە برازانم کردیا نەوەیتمەوە ئەوان کردی ئەو توتنەوە تۆکەی دەچینین بۆ هاران بەڵێ تۆیتی ئەی چینی ئەگەر شین بۆ خزمەتێکەکەین تا بڕێژی کەڵابێ و هەردیە چێڵین ئەو زاریە چەقینی ئەی چەقینی تا گەورابی سەری لێکەینەوە ئاویە دەین و ئەو جا دەست بە بڕینەوەکەین بڕینەوە پاییزێ و توتن ئێستاش خەڵک دەیکا قادیم زۆریان قەیمە ئەەکەین ئەرێ وڵ ئەو بەسەنایترە لەی شیریکە بەڵێ یعنی بازاری چۆنە ئەوڕۆ بازار وڵی بازاری کەم بوو نەزام یەکەم جار بۆچی هات ئەڵێ ئاتۆ پێت خۆشە بفرۆشێ بەڵام دەرزانیەکە خراپ ناوەڵ ئەڵێ نەخۆشیە هەچی هاز غاریتەکە وڵی نەکە ناخۆش نییە بەزەڵێ نەگرانە داوای سیلەکەن ئەڵێ نەگرانە ئاتو بۆ خۆت جگەرە کێشی ناوەڵاز غاری چێژنیمە کاکە سڵاو لێ عەلەیکوم سەلام و ڕەحمەتوڵڵاهی و سوپاس. ئەوڕۆ لەو ڤیستیڤاڵی بە چ بەرهەمێک بەشداریت کرد؟ وەڵڵاهی لە کاری سرکەوە سرکەی خوڕمە و سرکەی سەویشە. سرکێکە بە سروشتی دروست دەکرێت خۆماڵەیە کوێیە؟ وەڵا کاری دەستە لێرە دروست دەکرێت هەموو کاری دەستێ هیچ شەکرە و شتیانێت چکە هەندێک کەسەنە نەخۆش شەکریان هەیە کە نەتوان شەکرە بخۆن بەڵام ئێمە هەمووشمان بە تەواوەتی دروست کردوون عنی کاری دەستیە هیچ شەکرە و شتیانە بڵێ لە قوتونش دراوە بە شێوازێکی جوانەوە بەڵێ هەموو شتێکمان بەدەستی دروست کردووە هیچ شتێکتیانێ مەسەلەن هەندێکەنە ئاوی تێکە هەندێکەنە شەکر تێکە بە فرتوفیل ئەیفرۆشن هەر کەسێک بردوێتی هیچ گلەی لێمە نەبووە. کاکە سڵاوی خوارد لێ سڵاوی خوای لە توشبی بەخێر بێن سەر و سەر چاوە برای خۆم ئەتۆ ئەوڕۆ چۆن بەشداریت کردووە بە چ بەرهەمێک؟ یەکەم جار بەخێر بێن سەر و سەر چاوان ئەمە یەکە سێەم سارە بەشداری ڤیستیڤالەکەین بەڕاستی ڤیستیڤالکردن یعنی شتێکی زۆر باشە لەبەرەوەی هەموو خەرکەزانی کە ئەو بەروبوومە خۆماریە وەلا زووتیاریش بکڕی زۆر مهمە ڕاستی ئێستا ئەوە خۆماریەی ڕوستەیە و ئیباڵەکایەتیە هەیتمان شەکرمان دایتێ هێشمان نەدایتێ لەبەر یعنی شخصیاتی خۆی خۆزن جەنابەت 1 کیلۆ هەنجوین لەم بکڕی ئامادەنی مەکە شەکرم دابیتێ برێم شەکرم نەدایتێ. ئەو ساڵ بەرهەمەکەی چۆن بوو؟ سارەکە زۆر باش نەبوو ڕاستی بەرهەمەکەی زۆر باش نەبوو بەس لە خوای بەزیادیبی باشە
ئەو سار بێبارانی بوو ئەوە بوو یعنی گژ و گجا بەو شێوەی نەبوو بەس هەر باشە ئینشاڵڵا بەرەکەتی خوای زۆرە. خاڵێک تا چەند سەردانی کردن تا چەند بەرهەمەکانتان ئەوڕۆ فرۆشترا؟ وەڵاهی ئێستا یەکەم جارە لە خوای بەزیادوی خەرێک ڕقەمی بردیە ئەوەی بردیا هەیە گۆتیێوارێ دێمەوە هەیە 2 چیلۆن فرۆشتێ و زیاتر برادرێک داوای 6 چیلۆی کردیا لە خوای بەزیادی باشە. ئسانیش یعنی لەو فیستیڤالانەوە دەربکەوی دیاربی کە بەربوومەکەتی خۆی و بەدەستی خۆیت زۆر میهمە. جگە لەو فیستیڤاڵی ئێوە خەڵکێ بە تایبەتە موساڵە و بەرهەمیەوەی بوێ؟ والله هەیە ئەیوێ بەس ئێستا مەسەڵەن لێرانە زیاتر یەکدیناسینە خەرکەکە بەحام یعنی دێتەوە لە هەموو شار و ئەوەکان دێنێرانە شتەکەش خۆماریە ینی شتەکە زۆر باشترە ینی ساڵانە ئەو فیستیڤالانە هەبی زۆر میهمە لۆمەر بەڕاستی. یەکێکی تر لەو بەرهەمانەی ئەمڕۆ لە فیستیڤالەکە نمایش کراون بەرهەمی پاککەرەوە و جوانکارین لێرە لە لای خاتوونێکین خاتوشلێر سڵاوت لێبێ؟ زۆر بەخێربێن سڵاو لە ئێوەش. ئەمڕۆ بە چ بەرهەمێک بەشدارت کردووە؟ بەڵێ ئەمڕۆ بە بەرهەمەکانی شلێر بەشدارم کە پێکاتون لە مادە پاکەرەوە و جوانکاریەکان بەرهەمەکانم پێکاتون لەو کۆمەڵێک بابەت کە کەرەستەی سەرەکی بەرهەمەکانم ڕوەک و گژوجیانن کە لە سروشتی کوردستاندا هەن. ینی هەموو ئەو بەرهەمانە لە گژوگیای سروشتی کوردستان بەرهەماتون؟ زۆرینیان لەو گژوجیانە دروستکراون بەرهەم هاتوون کە سوودیان هەیە بۆ پێست هەروەها بۆ بەهێزکردنی ڕەگی و. تۆ چ شتێکت تەواو کردووە لە خوێندن کە توانیتە و بەرهەمانە بەرهەمبێن؟ بەشەکەی خۆم ئەوەی کە لێم خوێندە جوگرافیایە بەڵام جوگرافیا بەمانایەکی زۆر فراوانێ چونکە سروش لە ئەبێتە دوو بەش ئەگەر جوگرافیا وەرگین لە ڕوە سروشتەکەیەوە ئەوە سوودم لەلایەنە سروشتەکەی وەرگرتووە و ئەگەر لە ڕووی ئابووری لە ڕووی پیشەسازیشەوە وەری بگرین دووبارە سوودم لەو لایەنانەش وەرگرتووە کە بڵێ ئێستا بەرهەمە خۆماڵیانە هۆکارێکم بۆ بەرزکردنەوەی داهاتی ئابووری نەتەوەیی. تۆ کچە کوردێکی جوگرافیا تەواو کردووە بەڵام لەو بەشەی توانیتە ئەزمموی وەربگری کۆمەڵک بەرهەمی جوان بەرەمینەوە خەڵک تاسن لە بەرهەمەکەت ڕازی؟ بەڵێ بۆ ڕاستە بەشەکەی من لە کیمیا و لەو بەشە دوورە بەڵام وەکوتم سروشت و هەروەها ئەو لایەنانەشم سوود لێ وەرگرتووە بەڵام هۆکاری بۆ ئەوەش کە ئەو بەرهەمانەم دروستکردو بەشداریکردنم بۆ لەو خولانەی کە لەلایەن کیمیاگەرانەوە بڵێ خولەکان کراونەتەوە و ئەو بەرهەمانەشی کە دروستێکم بۆ پەڕی خۆشحاڵیەوە وەڵێم کە هەر کەسێک بەرهەمەکەی بەکارهێناوە ڕێژەی زۆرینەی سوودمەند بۆ لێی من لێرە بووم ئێستا گەنجێک بەرهەمەکەی تۆی کڕی و عەزی کرد بەکاری بێنی بڕوای بە بەرهەمی سروشتیە بوو خەڵک ترساوە لە بەرهەمی کیمیایی لە لای تۆ داوای بەرهەمی سروشتی دەکەوایە؟ بەڵێ بەهۆی ئەو بارە نالەبارێکە بەسەر بڵێ هەرێمی کوردستان هاتە بۆتە بازارێک بۆ ساختکردنەوەی بەرهەمە بیانیەکان لێرەوە بەداخەوە کە ئەو بەرهەمانش پێکاتون لە کۆمەڵێ مادەی کیمیایی زیان بەخش کەوا ئەکە ئەو کەسەی بەکاری هێنێت تووشی زیانی لاوەشترە بێتەوە بەڵام بەرهەمە سروشتەکانی من تەنها ئەوە نین کە بەڕووە پاکەرەوەکە و جوانکاریەکەی بێ بەڵکو ئەوەی کە شامپۆیەک ئەکرێت تەنها شامپۆ ناکرێت بەڵکو چارەسەرێک ئەکرێ ئەوەشی کە سابوون ئەکرێ بە هەمان شێوە تەنها سابوونێک ناکرێت بەکڕ چارەسەرێک ئەکرێت بۆ ئەو کێشانە هەیەی. خاتوشلێر ئەو گیانەی بەکاریانێن لە شتیاکان هەنە یان لە دەشتەکان چ گیایەک زیاتر بەکارهاتوو ئێستا؟ ئەو بە خۆشحاڵیەوە سروشتی کوردستان کۆمەڵێک ڕۆکی زۆر سوودبەخشیتایە ئەو ڕۆکانی من سوودم لێ وەرگرتووە زۆرینە لە ناوچە شاخاوی سەختەکان ئەڕوێت لە وەرزی بەهاردا خۆم بە جۆرەی توانە سەردانی ئەو شوێنانە ئەەکەم و ئەگەر خۆشم پێیان نەگەم زۆرینەی ئەو کەسانە هاوکار من کە سەردانی ئەو ناوچە شاخاویانەکەن لە هەر شوێنێکی سروشتی کوردستان باسی ڕۆکێکی سروشتی بکرێ بە پێی توانە دەستی خۆم پێگەێنمە و بەرهەمەکەی لێ دروستەکەم. ئێستا کەسێک کە بچێتە سروشت دەتوانێت دژەخۆری شتێ بەکاربێن دژەخۆری تۆ بەکاربێنێ؟ بەڵێ اینجا جیاوازی دژەخۆرەکەی من دژەخۆر نییە چونکە سروشتی کوردستان
یاخود بڵێن ژیانی ئێمە بەندە بەخۆر لەبەرەوەی کشت و کاڵمان بەندە بەخۆر ژیانی خۆمان بەندە بەخۆر کەواتە ئێمە ناتوانین بڵێن شتێک بێنین دژایەتی خۆر بکە لەوە کەواتە من ناوم لێ ناوە بەرخۆر کەواتە ئەو بەرهەمە بەکار بێنەوە بڕۆ بەرخۆر یعنی ئێستا ئەو بەرهەمەی تۆ بەکاربیێنی کەسێک کە سروشتی بەرهەم هاتووە بەبێ منەتی بچیتە بەرخۆرێ بەبێ منەتی بابستە بەرخۆرێ دەی دەست خۆش بێ لەش ساغ بێ سەرکەوتوو بێ کاگە سڵاو لێبێ لێمۆنیستیکەوە یاخۆ بەخێر بێ سەرچاوە براکەم سەلامەت دیارە ئەمڕۆ بەچی بەرهەمێک بەشدارێت کردووە لێرە وەڵی بەس بە بابەتی خۆماری بەرهەمی خۆماریمان هەیە ئێستا ئەوەمان هەیە باوەڕ ناکەم لە کوردستان کەس بیت ئەوە چیوە نێوی چیەوەی ئەوە پێرێن بتم بتماوە ئەوە وشی قەسکوان و شتیوەیە لە چیای دێ تامی زۆر زۆر خۆشە حەزەکە تامی کە داخچێنە ئارێ وەڵە ئێستا ئەو کەشکەشمان هەیە ئەوەش خۆماری ئەوەی سیدەکە دەرەجێک ئەوەشیان هەیە ئەوەش خۆماریە ئەوە گوڵە ڕەزە دۆ چاوشتی بەکاردێ بەرێ ئەوەش ئیسورکەنجیرە ئەوەشمان هەیە نانە قەیسی ئەوەشیان خۆماریە ئەو بە خۆماڵی بە خۆتان دروست کردوت لێرە بەرهەمی خۆمان ئەوەشمان هەیە ئەوە ناوچ قەزوانێ ئەوە ئەمە بە خۆمان چادەکەی معمەلمان هەیە ناوش قزوانی لەو ماعیدەی دەرەجەیەکە ئەوەشمان هەیە جای ژاژی بێرێن بێزا ئەوە لە ناو چ دەکرێت ناو پەنیر ناو ژاژ و شتیوە دەکرێت پەنیر ئەوە توی خۆماریمان هەیە مێوژمان هەیە ڕوونمان هەیە ئەو شارمان هەیە ئەوە چیە ئەوە چیان ماشە ماش خۆماری بەرهەمی ئێرەیەوە بەرێ ئێستا ئەو تەعینش خۆماریمان هەیە ساف قونجە سڵاوت لێوێ بخێ سەرچاوە لەو فیستیڤاڵی بە چ بەرهەمێک بەشدارێت کردووە بە تەماتەی خۆماڵی ئەو تەماتەی فەرقی چیە لەگەڵ تەماتەی دیکە تەماتەی ئەو تەماتەی کوردی پێڵێن تەماتەشی مەڕغوبە زیاتر لە شوستانەکانی چێندرێت هیچ سنوورێکیە لە کوێستانەکان لە چ سنوورێک کرا قەزای چۆمان لە گوندی وێزێ لە گوندی وێزێ ئەنگۆ چه عەشیرەتێکن چۆنە لە گوندی وێزێ تەماتەی دەکەن لە کوێوە چوون بۆ ئەمە عەشیرەتی باڵەشین زستانان دەینە خوارەی هاوێنانیش چنی وێندرێ فەلاحیەکەی فەلاحیتان کردو ئەمڕۆ لەو فیستیڤاڵی دەفرۆشن ڕۆژەکانی کە بەرهەمەکانتان لەکوێ ساغ دەکەن وڵای زیاتر ئەو بەرهەمە زیاتر لە ڕانیە منتیقەی ڕانی و منتیقەی پشدەر چونکە هەولێر ئەو تەماتەی کەم بەکاردێنی زیاتر منتیقەی پشدەرێ ئەی بۆ خەڵکی ئەو تەماتەیە جیاوازی لە تامەکەیدا لەوەکەیدا چییە بە تایبەت ئێوە بەرهەمی دێنن هیچ مادەیەکی کیمیایی ئەوانەی تێدانی وایە بەخوای با بەڕەشی تێدا مادە چیمیایی بێ مادە چیمیایی نابێت بەڵام تەماتش خۆشە جیاوازە تەماتەکان دیکە خەڵکش زۆر مشتاقی و تەماتەیە ئەی ئەوە زیاتر بۆ مەرەگەی بەکاردێوە نیە نەک بۆ زەڵاتەی وەنیە زیاتر لەو مەرەگەی بەکاردێت چونکە تۆزە کشلە زیاتر بە مەرەگەی بەکاردێت مامەساگیان سڵاوی خوارد لێبێت سڵاو لە ئێوە زۆر سپاس دەکەم خۆشەویستم بە خێرمێن سەرچاو ئەمڕۆ جەنابتان لەو فیستیڤاڵە بەشدار بوون چ بەرهەمێکتان هێناوە بۆ نمایشکردنی لە فیستیڤاڵەکە ئێمە ئەوە دومین ساڵە لە فیستیڤاڵی بەرهەمە ناوخۆیەکان بەشدارین ئێمە کو جیا دەرمانی گەڵاڵە بەشداری فیستیڤاڵە بەرهەمە ناوخۆیەکانمان کردووە
هەموو بەرهەمەکانمان سروشتینە 100% زیاتر لە جیا و ڕۆژی سروشتی کوردستانی پێکاتینە بەشەشیان هەیە هەندێک پێکاتە هەیە لە لامان دەست ناکەویتن لە شوێنی دیکە دەهێنین ئەگەنا بە ئەکسەرەتی بەرهەمی ناوە خۆیە ئەو دەرمانە ئێوە دروستان کردووە یعنی دەتوانی بڵێ چارەسەری چ نەخۆشیەکەت دیاری کردووە بە پێی ئەو دەرمانانە ئەو دەرمانانی ئێمە دروستمان کردووە بۆ زۆربەی زۆری نەخۆشیەکان عیلازمان دروست کردووە نەک تەشخیصمان کردووی تەنها لۆ بابەتە چی بکەین ئیش بکەین ئێستا تەماش لە بەرهەمەکانەکەی تەماشەکەی هەر لە نمونە وەرگرا لە کەمی چێشەی ڤیتامینەکان لە زۆربەی خەڵکی تێدا گرفتارە لە کەم خوێنیە لە بەردی گورچیلەی لە بەردی زراوی لە ئەلتیهابی کلیۆمەسانەی لە لاوازبوونی لە زۆربەی سۆری شتەکان لە کێشەکانی ماعیدە و خۆڵۆنی لە ئەلتیهابی گەر و سیەکان و زەتێن و ئەوانە لە چەوریەکانی خوێنێ لە خانە شێرپەنجەیەکان یعنی شتێک نییە لۆ بەهێزکردنی قەژ لۆ چەوری تێوانەوەی یعنی شتێک نییە ناوی نەخۆشی لێ بنەی ئەمە شتێکن لە دروست نەکردبیت وەڵا ئارام دیارەما توینە خەستەخانەی ناتوینە فیستیڤالێکاکە زۆر جاروەیە بە هەندێک شتی سروشتیەڵێ ئەڵێ سەیدەلیە کامیلە سەیدەلێکی گشتگیرە ئێمە یعنی تەماش بەرهەمەکانەکەی تەماشتەکەی ئەوە نییە گۆشتێکمان گربی یان بابەتێکمان گربی چونشتی بەڕاستی دەرمانجیایی خاصەتێکی زۆر تایبەتی هەیە ئەبینی پزیشکێکی تەندروستی پزیشکێک لایەنێکی زەڕعی ئەگری یاخود لایەنێکی باتنی کلیە ئەگری یاخود لایەنی باتنیەشکە ئەگریتن بەڵام تداخلی مەوزوعشکە ناکات تداخلی شکانی ناکات تداخلی ئیلتیهاباتی شوێنشکە ناکات تداخلی مێشک و دەماری ناکا بەڵام جیا دەرمانی ناچارە لەبیرە هەموو شتێکی وێبیتن ئیشەکەی قورسترە ڕەنگە مامۆستا ئەوەشی باشتر بێ مەسەلەن دەرمانی کە کاریگەری خراپتری هەیە وەنیە کاریگەری لاوەکی خراپی لەسەر خەڵکی ئەدی ئەو دەرمانانە ئەو کارگەرە خراپانە نییە ئەوە دەرمانی جیایش ئەگەر نەزانی بەکاری بینی کاریگەری خراپی دروستەکە هیچ شتێک نییە بێ کاریگەری خراپ بەڵام دەبی زۆر حەزەر بی تەشخیصت ورد بیت چونچی ئەوەندەی تەشخیص گرنگە لە دکتۆرێکی چیمیاوی یاخود دکتۆرێکی تەندروستی هاوتەرخ ئەوەندەی تەشخیصکردن گرنگە ئەوەندە عیلاجەکە گرنگ نییە تەشخیصەکەت دیتەوە تەشخیصت کرد عیلاجەکە زۆر ئاسانە بیت بەڵێ یعنی مامۆستا گیان ئێستا دەرمانێکت هەیە کە وەکو دیکە بە عەب عیلاج چارەسەر نەی بەس بە دەرمانەکەی تۆ چارەسەر بێت زۆربەی نەخۆشەکانمان ئەوەی دێنە لای دکتۆرەکی جیادەرمانیان شارەزایەکی جیادەرمانی هەموو دکتۆرەکانیان کردی ئیسیفادەیان نەکردوی ئەو جار ئەڵێ وەکو لە جیا دەست لە جیادەرمانی شەگری ئەڵێ باشتە زۆربەکەم بزانم زۆربەی ئەوانە چانە بووینە لە کلەمە خوای گەورە شیفای داینە الحەمدولله ئەدی هەرزانەوە ئەو ئەوانەی تۆ دەیانفرۆشی حیلاجەکانمان لە خوای بەزیادوی زۆر هەرزانن چونچی ئەبینی زۆربەی زۆری هەیە 5,000 و 10,000 ئەو بابەتانە خەڵکی فەقیریش دەکڕن وەک دەرمانخانە نییە بگوێنەوە هەیە پارەی لێ وەرناگرێت خوا خێرتان بنووسی لەش ساغ کاکە گیان سڵاوت لەبێ سلام بەخێر بێن سەر چاوم کەناڵەکەم چ بوو کەناڵی کوردانە زۆر بەخێر بێن سەر چاوان خۆشحاڵ بووین بەڵێ وەکو چی لەو فیستیڤاڵی بەشدار بووی ئەمڕۆ واللهی بە بەشداریکردنی ئەو ترێ منتخی بارزانە ئەو زۆرە فیستیڤاڵانە باشە بۆ ئاشنابوونی بەروبوومی هەموو شوێنە جیاوازەکان وچی منتخی باڵەکەتی و بارزان و سیدەکان و حەوزی سۆران و ڕواندز و ئاک و گەروان و هەریەکەونەوە هەشتێکی هینە بۆ خۆت لە منتیقەی بارزانەوە توی لێرە ئەو بەرهەمانە نمایش دەکەیت ئەو بەرهەمە ئیکاتسیامەندێ لە منتیقی بارزانی هینای ئامۆزامە لۆ عەرزکردنی هینایە و ئەوەترەیە کاکسیامەند ئەو بەرهەمە ئیباغیە بەرهەمی باغی خۆتە ئاویەیە دێمەکارینەوەی منتیقە مێرگە سۆر و بارزانە وازیانەیە بەرێ خۆماریەوە ئەی تامی شیرینە خەڵکەکە لێ ڕازێ لە بەرهەمە لێ ڕازیە خەرکە تامی زۆر خۆش حەزتوانێت تام کە دەتامی کە بزانە تامی کە خۆشەوە ئەوە ساف سروشتیە چی دەرمان و شتیوە نایەتە بەکارینانە هیچ دەرمانێکت بەکار نەینا نەڕەشاندن نە دەرمانێکی هیچ نییە لەوێ هاتووی پێت گرنگە و زۆرە فیستیڤاڵانە بەردەوام زۆرم پێگرنگ شتێکی پیرۆز و سەرکەتیە ئەمە پێی خۆشە ساڵانە هەبی لەوەی بەروبمێ خۆ حاڵم ببینی بناسی بزانە کە شتێ سروشتی فەرقەتەگێ دەروە شتێمە زۆری پەتام و خۆش فەرقە زۆر فەرقە کاک ئاتوو لە فیستیڤاڵی کە بەشداریت کردووە ئەو فیستیڤاڵی سۆران جیاوازی لەگەڵ ئەو فیستیڤاڵە چێ ماشەڵە کۆمەڵێک پێکاتێەوە دەبینێ من جەمەدانێکی ڕەش و سپیم لەسەر تۆ جەمەدانێکی سووربەیەکەوە خڕبووینەوە جیاوازی فیستیڤاڵی حەوزی سۆران دەوڵەمەندترە لەبەرەوەی
لە هەر چوار قەزاکانی ئیدارەی سەربەخۆی سۆران خەڵک بەشدارە لە شوێنی دوورترش هاتینە ئەو برادرە لە تەنیشتەمەیە لە گەلی باڵندا ڕاهاتیە بەشداری کردیا خەڵک لە هەموو ناوچەکان هاتیە مەسەلەن خەلکی باڵەکاتیە خەلکی بارزانە خەلکی برادۆستە خەلکی سوورچیە ئاکۆگەروە منتیقی ناو ئەوەیە هەم لە ڕووی خەڵکەکەوە دەوڵەمەندترە هەم لە ڕووی هینانی بەری بووم و هەمە جۆرە هەم منتیقەکانە لۆێ ینی گرنگترە لەوەی کە ئەتو بچە فستیڤالێکی لە منتیقی باڵەکەتی بکە یان لە سیدەکا بکەیت لەوێ مەسەلەن لەوانێت تایبەتمەند بی بە ناوچێکی دیاری کراو بەس لێرە بەرفراوانترە و خەڵکێکی زیاتر بەشداری ئەکا و ئیستیفادەی زۆرە. بگەڕێوە سینگومەم کرد باغی سێوە بگەڕێوە سینگومەم کرد باغی سێوە بگەڕێوە هێشتا زووە بینینم ئارازوە بگەڕێوە هێشتا زووە بینینی تۆم ئارازوە مازکەم خاڵی سەر ڕوە مازکەم خاڵی سەر ڕوە بگەڕێوە سینگومەم کرد باغی سێوە بگەڕێوە دڵێم سووتە حەزم لە خاڵی سەر ڕووتە بگەڕێوە دڵێم سووتە حەزم لە خاڵی سەر ڕووتە دڵم لاگەڵ دڵێت جووتە دڵم لاگەڵ دڵێت جووتە ئای بەخێر بێەوە دەستت خۆش بێ. کاکە گیان سڵاو لەوێ سڵاو لە دۆش بەخێر بێ سەر چاوان ئەمڕۆ بەشداری لەو فیستیڤاڵی کردووە چۆن فیستیڤاڵەکە دەبینیت؟ بەڵێ بەڕاستی فیستیڤاڵێکی زۆر باشە پێم خۆشە ساڵانە و فیستیڤاڵانە هەبێت لەو سنوورەی زۆر باشە ئەوە سێم ساڵێتی فیستیڤاڵە دەکرێت لێرە بەخێراتنی کەناڵەکەشتان دەکەم زۆر بەخێر بێن سەر چاوان و متابعی کەناڵەکەشتان دەکەم کەناڵێکی سەرکەوتۆ کەناڵی کوردانە زۆر بەخێر بێن سەر چاوان لەو فیستیڤاڵیدا کۆمەڵێکشتی جیاوازم دیت ینی کۆمەڵێکشتی نەبیندراوم دیت لەو فیستیڤاڵی پێم خۆشە ساڵانە ئەو فیستیڤاڵە بکرێت زۆر خۆشە ینی زۆر باشە ئەو فیستیڤاڵانە بکرێن ساڵانە لە هەموو جۆرێک بەرهەمێک لەو بەرهەمانە هەبوون کۆمەڵێک بەرهەم هەبوون خەڵک پێی ئاشنانین ئەتۆ چت بینی لەو بەرهەمانە؟ لەو بەرهەمانە بەرهەمی ئۆتۆماتی خۆماڵی زۆرە لێرە ئۆتۆماتە پەمەیە هەندێک خەڵکێنەی بینیوە ئۆتۆماتە پەمەیە تەماتەی پەمەیی لە ساڵانە لە کوێستانەکان دەکرێن وەرزەکە دێت و دەڕوات ینی کۆمەڵێک گەنج هەیە پێ ئاشنانیە بۆ بەرهەمەی.
کاگیان سڵاو دەبێت سڵاو لە تۆ لە بینەران و بیسەنانی جەنابیشت زۆر لە کەناڵی کوردانەوە لەگەڵت داین ئەوڕۆ بەڕێز بەشداریت لەو ڤیستیڤاڵی کردووە چ بەرهەمێکت بینی کە پێشتر ئەو بەرهەمانە نەبینی و بە چ بەرهەمێک ئاشنا بووی طبعا دووبارە سێوارە سڵاو لە بینەرانی کوردانە و جەنابیشت کوردانە دابەزی و ڕۆژێکی کوردانە و ڤیستیڤاڵێکی کوردانە و کەرنەڤاڵێکی کوردانەیە ئەم وەکو گەنجێکی باڵەکەیەتی بەس لە هەولێر دانیشم هەلەما ئەو مراسمە شاتیمەوە طبعا ساڵانە ڤیستیڤاڵی جمو جۆڵەکرێتن بەس لە هەمان کات ئیدارەی سەربەخۆی سۆران لە هەر ساپارچە کوردستان یەکەمی بێرکان بەرە لە ڕووی ڤیستیڤاڵ و بەرهەمە ناوەخۆیەکان ئێستا کە تەماشەیەکی خەڵکەکی زۆر بە جمو گۆڕێکی جوان بە لیباسی کوردیەوە بە کوردانەوە بەشدارەکە لەو ڤیستیڤاڵەی هەموو بەرهەموو خۆماریەکان هەنا هە لە سماقی بگرە لە جیاترێ بگرە لە تەماتێ بگرە لە ترێ ماویلیا بگرە لە ترێسپی بگرە لە ترێ ڕشمیری بگرە لۆبرای خۆم ئیسا بکەم لە ئەوەی بتوێت و ئەوەی خوا دایتی هەیە لێرە هەیە هاتوو چ تاقی کردەوە شت خوارد لێرە ئەمە کەسەکەم هەمیشە کوردانەوە باەخش بە شتی کوردانادام یەک بخۆم وە تاقیم کردەوە کڕیتیشم یەک لەوانە بەرهەمە خۆمارەکەن هەنجوینم کڕیا وە ترێم کڕیا وە جویزم کڕیا وزايدا تماتم كريا وزايدا هندك مربا وترتيبات ومرتبات يعني الذخيره زستاني طاو كامل كده طبعا عمل نقل لفيستيفال كان السونا وبركو وتصن روجك لفيستيفال اخرج بجدار يمكن لفيستيفال رانيا ومنطقه كان كاش بجدار كده بس لها ما كان دوباره وسيباره داس خوشي لاداره سر بخوي سورانا كان براستي كمي بير كان بنا لروي فيستيفال وكنفال برهم خماريا كان دوباره وسيباره داس خوشي لجناب ولا بينران ولا بيسرانا كان زور زور داس خوش بزور سپاس گیان سڵاوت لێبێت سپاس دەکەم مەمنونم ئەوڕۆ بەشداریت لەو ڤیستیڤاڵی کردووە چی شتێکت کڕیوە وڵای ئەوەی خۆش ئەوەی جێیش باسکردن بیتن سێوم کڕە سرکەی سێون کڕە سماقمان کڕە لەگەر شفتی خۆماڵی خواکوڕکمان کڕە ڤیستیڤاڵە شتی خۆماڵی لێ بوو ئاتۆ مەراقت شتی خۆماڵێت شتێکی خۆماڵی زیاتر دەکەی ڕاستیبی من بۆ خۆم لە ماڵی خۆشمان دایمەن شتی خۆماڵیە کڕین و بە خۆشمان ساچەکەین هەتا ماست بەستەنها شیریەکردنەوە شیریش لە جێی باوەڕ پێکراوە کڕم بخۆمانەکەینە ماست حەمدولیلا سوپاس لە بۆ خۆی کابانی باشمان هەیە لە ماڵێ ئەو بە خۆش لە قەدیمەوە هەر ڕەوەندار و حیواندار بووینە ئەتۆ چ سوودێکرد لەو بەرهەمانە بینی و پێت باشە هەموو خەڵک بۆ جۆرەی بەرهەمی خۆماڵی بخوات حتمەن خۆماڵی تەندروست باش بۆ تەندروستیشت باشترە نەکەر بڕێکە خۆماڵیە دوو نرخەکان باش بوون لە قەدەر ئەو بێمەعاشیەوە ئەوەی ڕاستیبی نرخەکان کەمێک گرانن ئەوش بە حکمی ئەوەی ئەو ساڵ بەرەوبووم کمە بەرەوبوومی خۆماڵی کمە یەکێک لە هۆکارەکانە کە گرانە مەسەلە و بێ ئاویشتە بوو ئەو بەرەوبووم کەمترە من تەوان بەڕێم بێ بێ ئاوی و تایبەتیش بەرەبوومی میوە داری ئەوانە ئەو ساڵ بەرەبوومەکان کەم و هەم سەرمای لێدا هەم تەزرەی لێدا هەمیش کلۆی لێدا هەر لە ناو قەزای سۆرانەوە هاتووی بۆ ڤیستیڤاڵ من هەر لە قەزای سۆرانەوە هاتووم بە خێزانی شاتون هەمووتان بە خێزانی هاتینە بەڵێ بەرهەمەکان ئەتۆ زیاتر ڕاد لێبوونیان خێزانت حەزی لەو بەرهەمانە بکەیت وەڵا ئەمە هەردووکمان حەزمان لە بەربوومەکانی خۆماڵی بەیانیانیش لێرە بە بازاڕەکی خۆماڵی هەیە لە سۆران هەموو بەیانیان سەعات لە 5 تا 7 بەیانی بەیانیان بە زۆریمە ئەچین بەیانیەکان ئەوانەی کە پێویستە ئەشەی خۆماڵی خۆ ئەکڕێت
کچە جوان سڵاوت لێبێ سڵاو لە تۆش ئەمڕۆ چ بەرهەمێکت هەیە تۆ بەشداریت کردو لەو فیستیڤالە لەکوێوە هاتووی؟ وەڵام من لە شار ڕوانزەوە هاتووم بە هەموو جۆرە شتێکەوە بەشداریمان کردووە اینجا سرکەی سێ و سرکەی هەنار و دۆشاوی ترێ و دۆشاویت و ئەو شتانە ئەوە زۆربەی شتەکانیش فرۆشتووە تۆ شتێک کەم ماوە شت زۆر فرۆش ئەوڕۆ؟ ئەرێ وەڵا خەڵک لەبەر تۆ جوانی تۆ دەهات سەردانی دەکردی چیان لێ دەکڕی زیاتر؟ وەڵایی بە زۆری هەنار و هەنجیر و حەلوچکە و نانە حەلوکە ئەو شتانە بە زۆری ئاتۆ بۆ خۆت ئەو شتانە بەکاردێن دیان خۆی حەزت لێیە؟ بەرێ بۆ تەمەنەکانی وەکو خۆت چیان پێ دەڵێک ئەو بەرهەمانە بەکاربێنن خۆشتر بن؟ وەڵایی بۆ تەمەنەکانی خۆشم دەڵێم کە ئەو بەرهەمانە بەکاربێنن بۆ کاتی دەرزکردن شتێکی زۆر باشە بۆ دەرس خوێندن یعنی ئەوە بۆ بەتاقەتت دەکا بۆ دەرس و ئەوانە باشترە؟ بەڵێ ڤیتامینی تێدایە هاتۆ ئەو کاتانە ئیمتیحانت هەیە و سەعیت هەیە زیاتر ئەو بەرهەمە خۆماڵیانەدا؟ ئەرێ وەڵا هەنجیر و گوێز و هەنار و ئەو شتانە بە زۆری پۆلی چەندی ئاتوو دەخوێنی؟ وەڵا من بوومە پۆلی حەوت ماشەڵڵا سەرکەوتووی بۆ ئەو بەرهەمانە و یعنی زیرەکتری لە تەلەڤیزیۆن سپاس دەکەم دەی باشە سەرکەوتووی دەست خۆت سپاس کاکە گیان سڵاوت لێبێت سڵاوت لێبێ سەرچاوان بەخێر بێن جەنابتان سەرپەرشتیاری ئەو فیستیڤاڵان ئەمڕۆ ئەو فیستیڤاڵە چۆن بینی وە گرنگی ئەو فیستیڤاڵانە چییە؟ طبعاً بەڵێ ئێمە نزیکەی 2 هەفتەیە ئامادەکاری بۆ فیستیڤاڵەکەین ئەم فیستیڤاڵە جیاواز بوو لە فیستیڤاڵەکانی تر هەم لە ڕووی ئەو ئەرکوماندبوونەی کە ئەنجاممانداوە هەم لە ڕووی ئەو شێوازی ڕێخستن و تەنزیمکردنەی کە پێویست بووە ئەنجامی بدەین لە ڕووی زەحمەتی یەکەمیانەوە بۆ ئەم ساڵ وشکە ساڵی بوو لە لای ئێمە 180 بەرهەمی بەغداری ناوچەکە هەمووی لە ناوچوو بوو بەڵام بە حکمەوە ئێمە التیزامێکی وەزیفی و پیشەییمان بەرامبەر بە باجووتیارەکانمان و بەرامبەر بە بابەتی کشتتوکاڵە هەیە لە سێکتەری کشتتوکاڵ هەیە لە ناوچەکایە دەبوایە ئەم فیستیڤاڵە ئەنجام بدەین زۆر خۆشحاڵیشم کەوا ئێستا فیستیڤاڵێکی سەرکەوتوو بوو لەم فیستیڤاڵە بەرهەمەکانی ئەو ساڵ چی بوون چ بەرهەمێک زیاتر نمایشکرا؟ بەرهەمەکانە هەمە ڕەنگ بوون ئێمە 56 جوتیارمان هەبوو جگە لە پرۆژەکان 56 جوتیار ئەم 56 جوتیارە بۆ نمونە 17 دانەیان هەنجوینی کوردەواری خۆماڵی 10 دانەیان ترێیان هەبوو 3 دانەیان هەنجیریان هەبوو 4یان بەرهەمی کاری پیشەسازی دەست و هەلە بواری کشت و کاڵ بوو شفتیمان هەبوو تەماتە و خیارمان هەبوو توتنمان هەبوو ئەو بابەتانە هەمووی تیابوو زۆر شتی تریش کە ئێستا لە یادە منی هەمووی باسکەم بەڵام بەینێژ فیستیڤاڵەکە بەردەوام دەبێت چاوەڕێ دەکەی بەرهەمێکی زۆر بفرۆشرێت بەڵێ فیستیڤاڵەکە هەتا ئێستا ئەمە سێمی فیستیڤاڵە ئەم فیستیڤاڵیان زیاتر لە هەموو فیستیڤاڵەکانی تر بایەخی پێردا لە هەمویان زیاتر خەڵک ڕووی تێکرد لە کاتێکی گونداو بوو بەیانیش لە کاتژمێر 3ەوە هەتا کاتژمێر 9 شەو بە شێوکی فەرمی بەردەوام دەبێەوە هەموو ئەو بەرهەمانێک کە لێرەدا جەنابتان بە چاوی خۆتان بینی بەردەوامی دەبێ ئینشاڵڵا دەستان خۆش بێ سەرکەوتوو بن بەخێر بێن سەرچاوان بیزاخان سڵاوت سڵاوت لێبێ بەخێر بێ سەرچاوان جەنابتانێک لە چاودێرانی ئەو فیستیڤاڵە بوون ئەم فیستیڤاڵی ڕۆ چۆن بینی؟ من وەکو هەم پێشکەشکاری فیستیڤاڵەکە و هەمیش وەکو چاودێرێک لە لیژنەی ئامادەکردنی فیستیڤاڵەکە بەشدار بووم لە بەڕێوەبەری گشتی کشتتوکاڵی سۆران بەڕاستی ئامادەکردنی وزە و کاتێکی باشی وێست بەڵام خۆشحاڵانە کە بینیمان خەڵکێکی وا ڕووی تێکرد و دووتیارێکی وا بەتوانە و ئیش و شاکاری جوانیان هەیە زۆر خۆشحاڵ بووم. ڕێژەی ئافرەتان چۆن بوو هەمووەکو ئەوانەی کەرسەکە و بەرهەمی خۆیانی نابوو هەمووەکو ئەوانە سەردانی فیستیڤاڵەکان؟ بەڵێ تەبعەن لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران ئافرەتمان زۆرە کە خاوەنی بزنسی خۆیتی لەوانەش چەند نمونەیەکمان هەیە کە لە فیستیڤاڵەکە بەشدار بوون
بەڕاستی هەم وەکو خاوەن بزنس لە ڕوەک و جیادەرمانی و هەروەها زۆربەی خانمان من وەکو گڕاگەیاندن لە بەڕێوەبەرەتی گشتی کشتتوکاڵ کە سەردانمان کردون لە دەرچوونە مەدانەکاندا لە بینی و من کە هاوکاری جوتیارانیانن کرد وەکو کە هاوسەری خۆیانن و ئەو ڕۆژ لێرە ئامادە بوون بۆ ئەوەی پاڵپشتیان بن و پشتگیریان بکەن لە فیستیڤاڵاندا. ئەو گرنگی ئەو فیستیڤاڵانە چییە؟ دەتوانن بەرهەمەکانیان لەو فیستیڤاڵاندا ساغ بکەنەوە؟ بەڕاستی گرنگی ئەم فیستیڤاڵانە بۆ ناسانی جوتیارە نمونەیەکانی دەڤەرەکەمانە هەروە بۆ ساغکردنەوەی بەرهەمەکانیان چونکە ئەتوانین بڵێن ئەگەر لە بازار ساغ نەبنەوە توانین لەو جۆرە فیستیڤاڵانە ساغیان بکەنەوە هەم خۆشیان بە خەڵکەکە بناسێنن و بەرچاو بن. براگیان سڵاو دەبێت. سڵاو لە ئێوەش بەخێر بێن، سەرسەر و سەرچاوان بەخێر بێن. ئەمڕۆ بە جلوبەرگی ڕەسەنی کوردی بەشدار بووی، ئێوە چ بەشداریەکتان کردووە لەو فیستیڤاڵە؟ بەێ سەرەتا زۆر بەخێر بێن، سەرسەر و سەرچاوان. ئێمە وەکو دەستەی کارژێڕی سەنتەری ڕۆشنبیری خەلیفان بە هەماهەنگی لەگەڵ گروپی موزیکی خەلیفان لەسەر بانگشتی بەڕێوەبەرایەتی گشتی کشتتوکاڵی ئیدارەی سەربەخۆی سۆران بەشدارین لەو فیستیڤاڵە. تەبان ئێمەش چەند بڕگەیەک لە خۆگری بڕگەی هونەری گۆرانی و ڕەسەنی کوردی میوزیک و هەروەها ئەو کەلوپەلە خۆماڵیانەی کە سەردەمانێک باو باپیرانمان بەکاریان هینایە هەر یەکیانە لەوەنە تەمەنیان گەلێک زۆرە بەشدارین. ئێوەش بەخێر بێن سەرچاوان. ئەی وەکو بواری هونەری گۆرانی شتە ئەوڕۆ بۆ خەڵکی گوتووە چی بۆ ئێمە دەڵێ؟ بە چاوان لە خزمەتینەوە کۆمەڵێک گۆرانیش بۆ ئێوارین بۆ کەناڵە جوانەکەتان کەناڵی کوردانە ها کەناڵێک ناوەکەی هەر ماشەڵڵە دەستان خۆشبی یاخوا بەخێر بێن سەرچاوان. ڕۆژێش حەمرێ مچێن ساڵا ئەسپیر کرم خەمێ دنیایێن ئەس برم برم ڕۆژێش حەمرێ مچێن ساڵان ئەسپیر کرم خەمێ دنیایێن ئەس برم برم باوەڕکەی دڵبەر هەزێلتە دگەرم دا دەستێتە بگرم بەری ئەس بمرم باوەڕکەی دڵبەر هەزێلتە دگەرم دا دەستێتە بگرم بەری ئەس بمرم. پورە گیان سڵاوت لێبێت. سلااو لە توشبی بەخێر بێ سەرچاو زۆر بەخێر. ئەوڕۆ شێوی کوردەواریت لێناوە چی خۆشت حازر کرد؟ بەرێ دۆغەوا و داندۆکم لێنابوو. خەڵک تا چەند حەزی لێبوو ماشەڵڵا پێما بێن نەماوە؟ نەما خەلاص بوو وە بە نەکەت زۆر لە مێژە نەما ئەوە شەندۆکە ئەوە داندۆکە ئەوەش داندۆکە ئەو ڕوونەش لەسەرەکەین ئەو ڕوونەش بە سەداکەین ئەو داندۆکەش لە شیرێژێ پێکاتیا دەگەگەن مەکتای
ئەو نانەش بەڕوونی ئەیوانی سۆرەکەین و بە سەداکەین. ئەدیەوە چ بۆ هەمیان خواردنێ؟ دۆغەوا بوو، کفتە دۆغەوا بوو ئینەسپی، ئەویش پێک دێ لە پیاز و کەرەوز و قیمەی سۆرەکەین و هەندش لە بڕوشی پێک دێ بە ماستیش شلەکەینەوە پەلکە پیاز و کەنگراتە ناوەکەین نەجا کفتا داوێنێ. باشە تۆ ئەوڕۆ لەو ڤیسیڤاڵی بەشدارت کرد بە جلوبەرگی کوردیەوە هەستت چۆن بوو؟ هەستێکی زۆر خۆشم هەیە، داواکارم جلوبەرجی ئێوە کوردی دەبە بکەن هەموو ستان دەکاتینە بە پانتۆڕێ و ئەوەی ئێستا ڕۆژێ هەوڕۆ دەبی جلی کوردی بی جلوبەرجی کوردی جوانە بەس ئیخەدیم نەک ئەوە لاقتا ئێرە ڕوودبی ئەوە جلکی کوردی نییە ناوەڵا. خواردنەکە بۆ خۆشت حەزت لەو خواردنانەیە هیچ خواردنی دیکە حەز ناگەر خواردنی کوردی؟ ئەمن بە زۆری هەموو شتی کوردەواریە ئەمە بە خۆ فۆکلۆری نێ لە ڕوانزەکە لە پورەکی گەورن هەیە زۆر شتی بازار و شتی ناخۆم بەخوا ئەگەرم ئێستا تەماتەش ئیدیکە ناخۆین هەلە هێلکەی پێداچی هەمووی کوردەواریەکڕم. ئەی ئەوە تەندروستی ساخترە ساد و چەند ساڵی ئیوا ماویەوە؟ ئەمن نارێم کاکە تەمەنی خۆت ناڵێت؟ نارم تەمەنی خۆ. کیژی ڕوانزەی یعنی بەس لەو کاتیەوە هەر خواردنی کوردەواری خواردەوە بۆیە ئەرێوەڵا لە ماری بابی خۆشم هەشتی کوردەواری لێ ئەنا داکەم ژنەکی زۆر ڕەنجین بوو. ئەرێوەڵا یعنی ئێستا بە خەڵکی دەڵێ ئەو خواردنە کوردەواریانە بخۆن لە باتخوارد کوردەواری بخۆن باشترە نەکەی دیکە ئەبینی هەموو ڕۆژە هەبرنج و مەرەگە هەبرنج و مەرەگەوە نابی ئەمە ڕۆژە ساواری لێنین ئێچێ نیشتێ لێنین ئێچێ کفتە سۆرا لێنین ئێچێ کفتەی سپی لێنین ئێچێ داندۆچێ لێنین ئێچێ دۆینێ لێنین ئەوانە تازم ئاگاتۆ سەری دێ عافێتان بێ زەمانە هەر وەقەدی میز نەگۆڕا هیچ نەگۆڕانی ئەمە هەوەکو دەستوری زەمانە. خاتون سڵاو سڵاو لە ئێوەش بێ بەخێرانی کەناڵەکەتان دەکەم زۆر مەمنون. زۆر سپاس ئەمڕۆ بەشداری ئەو ڤیسیڤاڵت کردووە ڤیسیڤاڵەکە چۆن بینی؟ وەڵی ئەوە سێم ڤیسیڤاڵە بەڕاستی ڤیسیڤاڵێکی خۆشە لە ڕووی هەموو شتێکەوە ئافرەتانش بەشداریان کردووە بە کاری دەستی و بە هەموو شتێک بەشداریان کردووە. لە هەموو شوێنەکانەوە خەڵک هات بوو پێ چۆن بوو ئەو جیاوازی ئەو تێکەڵاویە لە هەموو ناوچەیەک؟ وەڵی شتێکی باشە بەڕاستی ئەو تێکەڵبوونە حتمما ئافرەتەکان چاویانە بیتەوە لە داهاتوو لۆ ڤیسیڤاڵی داهاتوو باشتر بەشداریەکەن. ئەتۆ بۆ خۆت سەیری ڤیسیڤاڵەکەت کرد بەرهەمەکانت بینی چ بەرهەمێک زیاتر بەدڵ بوو چیت کڕێ؟ وەڵی بەشداریم کرد یعنی هەمووش بە ناوی داگەڕیام بەڕاستی هەندێک ترێ هەبوو ترێ زۆر سەرنجڕاکێش بوو لەو ترەیە تقریبان بۆ خۆم کڕیوە بە زۆر جوان بوو بە هەموو ئەوە بەشداریان کردیە بەڵام ئەم ترێ زۆر سەرنجی ڕاشێشم. چۆنە ئافرەتان بەکاری دەستی بۆوانە بەشدار دەبن ڕێگایەکە بۆ ناساندنی ئەوان بەرهەمەکانیان دەناسێنن؟ وڵی زۆرم پێ باشە ئینشاءڵڵا لە ڤیسیڤاڵی داهاتوو ئافرەتان زیاتر ئەبن هەرچەندە ئافرەتانی مەی ئەو دەڤەری زۆر باشن لە بەشداریکردنی ئەوشانە بەڵام ئینشاءڵڵا لۆ داهاتوو باشتر بەشداریەکەن. تو بەیانیش دێەوە دەڵم بەیانیش بەردەوام دەبێت ئینشاءڵڵا بەیانی دێمەوە لەبەرەوەی ئەوڕۆ زۆر ماندی بووینەوە قەڵە باڵغێ بەس بەیانی لەوانی وڵا ها بە حکومی ئەوەی گەشتیاری ئێرەشا ئەوەی گەشتیاریە سنوورەکەمان لەوانەیە گەشتیارەکان زیاتر سەردانی ئێرە بکەن و قەڵە باڵغتریش بیت ئینشاءڵڵا سپەس بەشداریەکەم. هاتون سڵاو سەرچاوە بەخێر بن سەرچاومەن و سپاس. ئەمڕۆ بە جلی کوردیەوە بەشدارت کردووە لەو ڤیسیڤاڵی هەستت چۆن بوو؟ وەڵا هەستێکی زۆرم خۆش هەستێکی زۆر خۆشم هەیە بە جددی ینی ڕۆژێکی زۆر تایبەت بوو ینی هەنێک شتێ سەرنجی زۆر ڕاکێشام خەڵکەکەی شوێنێکی خۆشە ینی شتە خۆماڵیەکان وەکو ترێ وەکو هەنجوین وەکو مڕەبا وەکو ترێ ینی هەنار بە جددی شتێکی زۆر تایبەتی خۆش بوو. تۆ لەکوێوە هاتووی بەشداری لەو ڤیسیڤاڵە بکەیت؟ خەڵکی سۆرانم لە سۆران بەڵێ. ئێستاش ئەو جلو کوردیانە وەکو تۆ دەپۆشترێن لەو ناوچەی خەڵک زیاتر ئافرەتان بەتایبەت زیاتر ئەو جلو بەرگان لەبەر تۆ هەمووشە ئەو جلان دەپۆشیت؟ ئەرێ وەڵڵا ینی زۆر حەزەکەم جلی کوردی بپۆشم زۆرم حەز لێە بەڵێ.
هیچ شتێکت لێرە کڕی ئەمڕۆ سەرنجی ڕاکێشابی بیستێنی وەکو شتی ئافرەتان کە کۆمەڵک ئافرەت بەشداری کردەوە؟ نەوەڵە تۆزێک تاخیر هاتوومە لەبەرەوە هیچم نەکڕیوە، ینی کەمێک پێش ئێستا گەڕام سوورام شتی زۆر جوانم بیر بەس هیچم نەکڕی. بەیانی شار بەرداوام دێ دەتوانین ئیشاڵە گەڕێک پرێ بۆنە. خۆشەویستان لەکن مام سادقین دەڵێ خەڵکی گەرەوانم ئێستا دەچین لای قسەی لەگەڵەکە. مام سادق چ بەرهەمێک بەشدارێک کردووە جەنابێ؟ بەخۆی من هەنجوونم هینایە، هەنجوونی خۆمارین هینایە، بەس ئەمە گران فرۆشتنین، ئەمە هەرزان فرۆشین. ئێ هەنجوونی 120 کابرایە بەچەندی بفرۆشی هەیە زۆر مەحتێکات بە قیمەتە فرۆشی، بەس ئەمە زۆر مەحتی ناکەین، هەنجوونەشی باش شنێوەیە. هەر کەسی لەمە بکری بینی تۆ لێی وەرەگرینەوە ئیچانەبی بە هەرزانی شدەینە خەرچی. ئاتو بە شەرتی دەفرۆشی کەس کابرا شەکرەشی هەبێ بیخوا کێشەی نییە؟ کێشەی نییە برا، بەخوای شەکرەشی هەبی با بخوا هیچ کێشەی نییە. هەنجوونێکی باش باشە. ئی منتیقەی بردیتنە چیشتانێ وێزێ بەس یارێ خۆن بریتێ وێندەرێ لەوێ بەرهەم هاتی ئەو هەنجوینە ئی چیشتانێ، بەس ئەمە هەرزان فرۆشین لە بازاریش ئەمە ئەفرۆشین هەمووجا بە 15 ئاخیرەکەی ئیدی بە 10,000 ئەفرۆشین. ڕەواقی شتێ ئەوەش خۆ ئەو ڕەواقە برا بە قیمەتترا ئەوە بە 25,000 کەمتر نییە. بەرام ئیدی کە بە 10 شەبی بە 10,000 شەبی بەرام ئی باشە نەکبرێت لە خراپە بە هەندیبی. ئەوە چ گوڵکی کوێستانەی خواردووە هەنگوینەی برا ئێمێ شێستون ناخورێ برێکی خوادیل مێش هەموو دنیای نۆڕی مێشە بەکارەیە پێنج چاوی پێوەنە پێنج چاو ئێدا هەموو دنیای نۆڕین شەو بەچیوەبی ئەو مێشە خۆ نەبەسترایتەوە برێکی خوادی و چی نەخوادیە خۆم بە ڕەبانیە برێ هەنجیرە چییە هەنجوینەکی گەلک باش نوێ ئەمە بەس ئەمە هەرزان فرۆشین. ئاتو ئێستا هەر ئەو هەنگوینەی دەخۆش توش شەکرەش نابی شەکری والله برا شەکرەی و عاری من ناس بە خەسەخانێش لە حیات ئیشاءالله ئیشاءالله هەموو مسلمان ناتن. هەنگوین شیفایە دەڵێن بەرێ هەنجوین دەرمانە کاکە ئێداوە مەرێ ئەو هەنجوینەی چ خوادیە و چی نەخوادیە تێگەی برا لە ئیرانێ دێ بە 7,000 ئەو ناخورێ ئیچانیە لە بازارێ فرۆشن بە 7 ئەوی چانیە بەس بۆ برێ خۆماریە ئاننا. ئاجا عەقوێ خەڵک لە تو بکرێت تو بۆ تەمەنەوە فێڵیان لێ ناگە قابل فێرێت برا فێرێت کاکە ئەمە قۆدێک مادانای بەس لە خواردنێ ئەرێ وەڵڵە با ئی شەکری لێبی با تێرێ بخوا لێرە تاخوا چی بەسە دێ برا یەک مشکیلەی نابێت یەک مشکیلەی نابێت. براگیان سڵاوت لێبێ. سڵاو لە جەنابیشت بەخێر بێن سەر چاوم. بەڕێستان وەکو جوتیارێک دەڵێ لە ماویلیان هاتوون بەشداریم کردووە ئەمڕۆ فیستیڤالەکەت پێ چۆن بوو؟ وەڵڵاهی ئەم فیستیڤالانە زۆر گرنگن بۆ ئێمەی جوتیار بەڕاستی لە خۆی بە زیادی بی ترێکی باشمان فرۆشتیە تا ڕادێکی باش ترێمان فرۆشتیە لە خۆی بە زیادی بە فیستیڤالانە زۆر گرنگن بۆ ئێمەی جوتیار و هەم هاوڵاتیانی شەتوان لە نزیکەوە ئاشنا بن بە بەروبوومە خۆماڵیەکان. ئەو تریانەی کە لێرە دەبیندرێن لە شوێنی کە نامێت ئێستا ئەو تریانە هەموو دێمەکارە دێمیە یعنی ئەوە ئاو نەدراوە بەبێ ئاوی ئاوای لاتوە. بەڵێ لەوە گوندی ماویلیانە هیچ ئاو نەدراوە هەمووی دێمیە بەس بەحکمی ئەوەی هەم کەشواکەی لەبارە بۆ ڕەزیمێ و هەم کەشواکەی فێنکە ساردە لەبەرەوەی ئەگەنە لە شوێنی تر ئاویش بدرێ ئەو هایلی نایە بەڕاستی ئارێ وەڵڵا ئەوە هیچ ئاو نەدراتەنە ئاوی بارانی وێکەتە ماشەڵڵا خاچی کوردستان خاکەکی زۆر بە پیت و بەرەکەتە. ئەو ترێە ئەلوانیە بەڵێ ئەوە پێی دەڕێن ئەلوانی بەس لە منتیقەی ئەوەی حەڕەبیە ئەو لەزی جنوبیە بڵێ لی جنوبە بەس لەوێن دەرێ ئەوەندە گەورە نابی خەبارەکەی ئێرە لەوێ گەرمە جەوەکەی گەرمە بەڵام ئێرە شویستانە جەوەکەی فێنکە ترێکان جوان دەبن و گەورە دەبن. بەڵێ ڕەشمیریەکەش بەڵێ بە هەمان شێوە گەورە ئابی بەس ئەمە زیاتر پەرە بە ڕەشمیری ئەدەین ڕەشمیری خواستێکی یەکجار زۆری لەسرە لە بازار لەبەرەوەی ئەوە ئەو سعرەی ناکە ئەوە چەند گەورە جوانیشە دەرێ مەدالیایە بەس
بەڵام دەیبێ بازار وەکو ڕەشمیرینی ڕەشمیری خواستشی یەکجار زۆری لەسرە وڵای بەڕاستیان ترێکانت جوانن تۆ دەڵێ دێمەکاری زە ترەی دێمیش تامی شیرنترە وایە بەڵێ بێگومان ترەی دێمی تام و بەرامی خۆی هەیە و ئێستا ترێ هەیە لە دەرەوە دێ هیچ تامی نییە لەبەر ناو بەڕادی ئەمینیتەوە ترەی خۆمانەوە فرێشە ئەوە تقریبن ئەوڕۆ لێکرایتەوە هاتیە عرض کرایە هاوڵاتیان دێ لە نزیکەوە دەیبەن یانی شتەشی سروشتیە دەرمانێکشتان نەداوێت دەرمانەشی لێ نەدرایە دوورە لە هەموو وادێکی کیمیاوی بەڕاستی هەموو تەندروستە ینی ترێکە خۆمانەی وەکو دەرەوە نییە تامی نەبی قوربان سڵاو سڵاو لە تۆش بێ زۆر بەخێر بن سەر چاوم زۆر بەخێر بن ئێوە ئەمڕۆ بە بەرهەمی هەنگوین بەشداریتان کردووە ئەو بەرهەمەی هەتانە هی کوێیە و تا چەند بێشەکرا ئەو هەنجوینیمە من بە مێشەوانی باڵەکایەتی بەشداریم کردیا هەنجوینەکە شەری باڵەکایەتی لە سوێستانەکانی باڵەکایەتی بەخێوم کردینە زۆرن پێ باشە و پیشانگانە لە ئیدارەی سۆران بکرێنەوە لۆ ئەوەی خەڵکی ئیدارەی سۆران ئاشنای بەرهەمی خۆماڵی بیچونکە ئیدارەی سۆران ناوچەیەکی پڕە لە بەرهەمی خۆماڵی ناوچەیەکی شاخاویە خەڵکی ئیدارەی سۆرانیش باشە لە نێزیکەوە ئاشنای بەرهەمی خۆماڵی بی لە نێزیکەوە ببینی لە دەستی یەکەم ببینی نەک لە دەستی دووەم و سێم و چوارەم لۆ ئەوەی پێشتەشی زۆر باشە و هەنجوینەکەشی باڵەکایەتی بەسێ زۆر بەشدارین کردیا یەکەمیان ئی غەرێفەیە دووەمیان ئی سندوقەیە تەختەشانە سێمیان پاڵاوتەیە ساف کرایتەوە ئەی هەنگوین چ گوڵێکی دەخوا لەو کوێستانانە کامەیان زۆر باشە بەخۆی جوینی و تێسووە لە کوێستانێ سەرچیە گوڵی جوینی و تێسو تامەکانی فەرقن لێک جودانە بەڵام بەس مێشەوان ئەتوانی لێک جودا بکەتەوە کەسەکی احتیادی نەتوانی لێک جودا بکەتەوە توتنیش باش بوو سماق باشە ئەو شتانە زۆر باشن یعنی تامیان جیا لە کوێستانێ باشە ویژدانان کەسێک بڵێ من سوکەریم لێیە بەڵام حەزم لە هەنگوین نییە ئاتۆ دەتوانانی پێشنیاری و هەنگوینی خۆتی بەڵێ ئەمن فعسی زانستیم لۆ کردیا لە هەولێری لە زانکۆی سڵاعەدن یعنی پێشم باشە لە ئیدارەی سۆرانیش یعنی وەچی هەولێر و دهۆک و منتیقەی سولێمانیە و ئەولای پیشانگاچی فعسی مختبەری بکرێتەوە لۆ هەنجوینی لۆ ئەوەی کەسێک دەی هەنجوینی لە من ئەکڕی ینی لە ئیدارەی سۆرانم فعسەکەی لۆ بکەم و نەتیزەکەی بزانی لاخوا سەتا چەند ئەو هەنجوینە باشە یعنی من زۆر پێ باشە لەلایەنی پەیوەندیدار کە مختبەرەشی بکەتەوە هەنجوینی فعز بکات نەبینە هەولێری نەبینە دەهۆش یعنی بەڕاستی ئەو بارگرانی لۆمەی دروست کردیا ئەگە فعسە بێستا بێمنەتی بە فعز بیفرۆش زۆر بێمنەتم هەر بەخۆشم فعسم لۆ کردیا هەر هەوسارم لۆ کردی هەموو سارێ لۆ یەکەم بژ لەوەی کە هەنجوینەکە نەمکڕیتەوە ئی خۆیتم بەرهەمی دەینم لۆ ئەو کەسانەی کە قناحەتیان نییە پێشانیانە دەم فعسەکەی ئەوانش ئەگەر حەزیان لێبی ئەتوانن بیبەنە فعسی و فعسی زانستی لۆ بکەن وەچی دیکەنا ئێستا برێم مێشەوان کەسێک مێشەوان بی یان هەنجوین فرۆش بی بڕوا بکە هەبەس هەنجوینەکەی بینی ئەزانی لاخۆ هەنجوینە باید چەندێت چونکە هەنجوین تام و بۆنەکی جودای هەیە بۆنی هەنجوینی تایبەتە یعنی هیچ بۆنەک جێوی ناگریتەوە کە برێ ئەو بۆنەوە هەنجوینی ئەچی بۆنەکی تایبەتی خۆی هەیە لە لای جوتیارێکی نمونەی ڕوانزین کاک تەحسین ئەمڕۆ هاتووینەتە لای کاک تەحسین سڵاوت لەبێ زۆر بەخێر بن سەر چاوان بەخێر بن سەر چاوی من تەحسین ئەمڕۆ بەچی بەشدارت کردو چ بەرهەمێکت هەیە تەبحەن من بە نزیکەی 200 بەرهەم بەشداریم کرد و ترەیەکانیشمان نزیکەی 20 تاسی جۆر بوو لەبەر ئەوەی عەدەدەکەمان نەژمار فستیڤالەکە فستیڤالی خۆمان بوو بە ئی خۆمان زانی بۆیە بەشداریمان کرد و هیچ کاڵایەکیمان بە پارە نەفرۆشت هەمومان هاتین لێرانە بەخشیمان شتەکانیشمان هەمووی دەگمەنن لەس هەم کاڵای وشک هەم کاڵای تەڕ ئیشمان کردیا میوەکانمان بە کاملی هەموو هەنە ترەی دەگمەنمان هەیە باشمان هەیە وەسەتمان هەیە خراپمان هەموو نوعەکمان هەیە ئێستا ئەوەی قسەی لەسەر بکەین ینی خۆی لە خۆیدا ڕۆمانێک هەرەگری ترێکانمان هەندێک ترێی تایبەتن هەیە ئێستا بۆ نموناوە ترێی ڕۆبی ڕۆمانە گران بەهاترین ترێی دنیاە ئەوە بەس لە لای ئێمە لە هەموو کوردستان و عێراق و سووریا و تورکیا بەس ئەو ترێ هەیە گران بەهاترین ترێی دنیا
ڕۆبی ڕۆمانە گران بەهاترین ترێ دنیا ڕۆبی ڕۆمانە ئەی کاکاسین ئەو گێوژانە گەورە و جوانن ئەوە چیەوە ئەو جێوژانە خۆمان متر بەمان کردیا جێژی چیای زاگرۆزە لەسەر جێژی خۆماری متر باکەین جێژەی زۆر تایبەتە و زۆر ناوازەیە دنکەکەی زۆر گەورەیە بەدەچی زۆر باشیە پێش جێژی چیای پێ ئەگات ینی لە بازارش نرخەچ خەیاڵی ئەکات هەمان بوو لە بنبەتی پلاستیکی لە کۆتایی مانجی حافمان سەرەتای مانجی هەشت پێگەیشت ینی نرخەکەی سەروی 50,000 ئەمان فرۆشت نرخەکەی خەیاڵی بوو ئێستانێکە حالیان ئی تورکیا هاتیە ئەفرۆشێت بە تقریبا 20,000 25,000 18,000 بەڵام لای ئێمە ئۆرگانیکە و خۆماڵی و خۆوڵاتیە بابرێم میوەی مەتایبەترە هێشتاش ئیمە نسی خۆی لە دەست نەدایە و سعدی خۆی لە دەست نەدا و هەر بە بەهایە و تا ئێستانێکە چیلۆ بە 30,000 و 35,000 لای ئێمە بەڵام زۆر تایبەتە ماشەڵڵا خۆت ئەبینی و بۆن و بەرامە تایبەتە هەیە هاچەند ناوازەیە جاتوانی لی تاقیب بکەیەوە لی بخۆی ماشەڵڵا شتێکی زۆر تایبەتە بەقەد فەریکە سێوێکە تۆ نەمامت هەیە لەوەی یعنی داواکار لە جوتیاران بیچێنە نەماممان هەیە هەم نەماممان هەیە و هەم ئیشیشی لەسەرەکەین و داواکاری داواکارم لە زووتیارە بە ڕێزەکان هەوڵ بدەن ئەو جێژانە بچینە ئەو جێژە وەکو فستاقە ئاوی زۆرکم ئەوێت ئاوی زۆرکم ئەوێت بەڵێ ئەو ساڵ بۆ بێ بارانی ئاو بووە گەست باران هەبێت چۆن دەبێت تا ئەو دقیق قسە دەگەتوەکەم بە درێژای 10 کیلۆمەتر چوون بە درێژای 10 کیلۆمەتریش هاتن ئەمن ئاو بە تانکەر ئەچێشم ئەدەمە ئەو میوە جوانەی یعنی تەقسمیلی ئەو ژینگە و کەشوهایە نەبوویمە جەنگایمە وەم نەکرد میوەکانم هیچ ئەوەچی لە دەست بدەن ئەوەی خۆی لە دەست بدەن بابرێم میوەکانم هەر بە تایبەتی ماینەوە سپاس لۆ خۆی گەورە چ شتێکی دیکە لە بەرنامەتدا یان دەتێ دروستی بکەیت لەو میوانە تایبەت بێ بەڵێ ئەوەی ئەمە دروستمان کردێ ئێمە زۆر دەگەر فرۆشتن دانین زیاتر بابرێم جگەلەوەی مشتری تایبەتمان هەیە ینی میوەی ئەدەینێ و میوەکانشمان بە شێوەیەکی ئۆرگانیک بەرهەمدینین ئێستا بەس ئەو تریانەی خوارێ خواردنمانداینێت ترێ گەورەکان ئەوەی خوارێ خواردنمانداینێ باقی دیکەی هەمووی ئۆرگانیکە هیچ خواردنێکمان نەدایتێ ئێستا ئەوان هەر هەموو یەکی تایبەتترن و عادشمان لە شتی خۆماڵی فۆکلۆریە من لە باتی بچم بامیەکی تورکی و بامیە عیلە و نازانم چێندەر بخۆم یا ئی هەر وڵاتێکی تر بامیەکەی خۆم بەرهەمی دینم و وشی ئەەکەم و لە زستانە بەکاری دینم و لە چی هەنجیر بە شێوەیەکی زۆر تایبەت بەکاری دین هەر بە نەرمی ئەمینێتەوە توانایمانەوەی بە ساڵ هەیە و خراپ نابی و ئەگە قسە لەس ئەو ترێمان بکەین ئەو ترێ زۆر تایبەتە ئەوە تایبەت سێمین ترەیە چی پێ دەڵێن ئەو ترەیە ئەوە هەندێک پێی ئەرێن ترێ شمشێری بەڵام ترێکی زۆر تایبەت و ناوازەیە کوشمشە و بێدنکە بۆ یەکەمین جارە لە کوردستان و عێراق و سووریا و تورکیای بەرهەمدینرێ ئێمە بەرهەممان هینایە خۆشبەختانەش زۆر ناوازە و تایبەتە و ئەو ترێمان ئەوەمان ترێ یاقوتیە ئەوە ترێ یاقوتیە ئەوەش مێژەکانی زۆر تایبەتن ئەگەر قسە لەس ئەو هەنجیرە بکەین ئەو هەنجیرە دەرچەی خۆی بەشی لەدا ئەپۆشی بە هیچ جۆرێک خەرا نابیت و ناوەشی ماشەڵە سیرکە هەیە ئەو هەنجیرەکەیە چڕ تۆندا خەرا نابیانی وەکو ئەوی وایە ئەنی هەنجوینی لە ناوکرابی هەنجوین ئەوەندە ناوازە و تایبەتە ئەنی شتەکانمان وەلەلاچی دیکە هەستای نەچمان کردیا بیستانمان هینە ئەو تۆ بیستانە کوردیە بەرەو لە ناوچوون بوو کاڵک ئێستاش ئامانەت بی ئەو کاڵێکی دێمی ڕوشێتێکی دێمی خۆماڵیە قەدیمەکەیە بەرەو لە ناوچوونە زیادم کردیتەوە پەرم پێدایە و ئەوەی براوی بکەمەوە بەسەر خەڵکی خۆشبەختانە ئەوە چەند ساڵێک بوو بزر ببوو لای ئێمە نەما بوو بەڵام ئێستانەکە ئیشمان لەسەر کردیە و بەرهەممان هینای تۆی دامان نایە لەگەڵ فستەق و کەنگرو ئەوانە بیبەخشیم و ئامانەتیش بیت 50 دانەیەک ئەدەم بە بەڕێزت هەم لەو کاڵەکە هەم ئەو کەنگرە فەڕەنسیە ئەوە قەنگری فەڕەنسی پێرنشتێکی زۆر تایبەتە لە بتوێن و پشدەر لە منتیقی خۆتان داباشی بکەن و بیبەخشن هەدێمی دەست خۆش بێ زۆر خۆشەویست و لە لاچکەش هەندێک فستەقتان ئەدەمێ ئەو فستەقەشیان زۆر تایبەتە بەدنکە هۆرمۆنمان لێدایە بوون و ڕوانی 100% ئەڕوێت ینی نافەوتێت ئەو تورەشمان پێکاتیە لە 11 زۆر تورە ئەوەش لەوەش بەش ئەدەم و بیبەخشە
ئەمە لێرە هەر جوتیارێک ئەوانە پشێنی جێگای هەبێمە لە خزمەتی دام با داوای بکە من بۆت ئەنێرم جا بخۆ چۆن ڕائگەینی و دابەشی بکەی ئەمانەت بی دابەشی بکە و بیدا بە خەڵکی ڕانە و بتوێن و پشدەر دەست خۆش بێ کاک تاچین زۆر سپاس ئەزێتیان چێشا زۆر بەخێر بێن بۆ ئەو فیستیڤالە ناوازەیە ئێوە جێ ڕێزن ماندی بوون زۆر بەخێر بێن سەرچاوی ئێمە. بینەرانی خۆشەویستی کەناڵی کوردانە لا بەرنامەی خۆمانە دوایەوەی لە فیستیڤاڵی بەرهەمی خۆماڵی لە قەزای سۆرام لەگەڵتان بووین لێرەدا بەم شێوەیە هاتینا کۆتایی بەرنامەکەمان ماڵتان هاواتە بەرنامەی داهاتوو.